مادەکان کێن و بە چ زمانێ قسەیان کردووە؟ ئەی شوێنەوارەکانیان لەکوێ و ئەوان خۆیان چیان بەسەراتوە؟ لەگەڵمان بن بۆ یەکلاکردنەوەی هەموو بابەتە گرنگەکانی پەیوەست بە مادەکانەوە. لە سرودی نیشتیمانی ئەی ڕەقیبدا کورد دەڵێت ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخسرەوین، واتە کورد خۆی دەگەڕێنێتەوە بۆ مادەکان. وە لە 90 ساڵی ڕابردوودا ئەمە بابەتێکی گەرم بووە لە ناو کۆمەڵگەی کوردیدا. سەرڕایەوە تاکی کورد هەتاوەکو ئەمڕۆ وەڵامێکی ڕوونی چنگ نەکەوتووە و بابەتەکە بەلێڵی لە ناو کووردا ماوەتەوە. جا با بزانین مادەکان کێن؟ نزیکی 2900 ساڵ لەمەوبەر لە دەقی ئاشووریدا ئاماژە بە خەڵکانێک کراوە لە ڕۆژهەڵاتی مەسۆپۆتامیا بە ناوی مادا. دەقی تری ئاشووریش ئاماژەی بەوان کردووە بە ناوی کەسە بەهێزەکان، واتە ئەوان بە مادا و کەسە بەهێزەکان ناوهێنداون. ئەوان خۆیان لەو مێژووە دێرینترن، بەڵام ئەوە کۆنترین دەقە کە ئاماژەی بەوان کردبێت. لە ڕاستیدا لە کارنامەی ئەردەشیری پابگاندا کە لە پێش ئیسلام و لە سەدەی شەشەمی زاینی دانووسراوە، باسی ڕووداوەکانی سەدەی سێمی زاینی و دروستبوونی دەوڵەتی ساسانی دەکات. لەو دەقەدا پادشایەکی کورد بە کوردان شاهی مادیک ناوی هاتووە، واتە شاری کوردانی مادی. وەک پێشتر ئاماژەم پێکرد، لە سەرچاوە ئاشووریەکاندا بە کەسە مەزنەکان ئاماژیان پێکراوە. جگەلەوە ناوچە مادیەکان لە سەردەمی ئیسلامدا بە ماه ناوهێنراون کە ئەویش هەر گۆڕابی و شەیمەی پەهلەویە و مانای مەزن دەدات. ئەمانە ئەو ئەگەرە زیاد دەکەن کە سەرڕایەوەی ناوەکە لە سەرچاوەکاندا بە ماد و مادە هاتووە، بەڵام هەمویان مانای مەزن دەدەن. واتە ناوی مات مانای مەزن دەدات. پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەوان کورد بوون بۆ ناویان کورد نەبووە؟ ئەی بۆ ناویان مات بووە؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە گرنگە دەبێت جارێکی تر پەنا بۆ سەرچاوە دێرینە مێژوویەکان بەرین سەبارەت بە نەتەوە دراوسێکانی مادەکان. بۆ نمونە فارسەکان وەک نەتەوە ناویان فارس بووە، بەڵام بنەماڵەی حکومڕانی فارسەکان ناوی ئەخمێنی بووە. ئەی مادەکان کە سیستەمێکی کۆمەڵایەتی هاوشێوەی فارسەکانیان هەبووە، نابێت ئەوانیش هەرمات بوو بێت. ئەم بابەتە لێکدانەوەی ڕوونی هەیە. فارسەکان حکومڕانیەکانیان ئەخمێنی بوون، بە هەمان شێوەش کوردەکان حکومڕانیان ماد بوون. سەرچاوە ئاشووریەکان بە ماد و گوود ئاماژیان پێکردوون و دواتر لە سەرچاوەی پەهلەوی و ئەرمەنیدا لە سەدەی شەشەمی زاینیەوە مادە گوودەکان دەبێت بە مادە کوردەکان. دەیان سەرچاوی ئەرمەنی ئاماژە بە کورد بە ماد دەکەن، واتە سەرەتا مادە گوودەکان بووە و لە سەدەی شەشەمەوە بووە بە مادە کوردەکان. بۆ نمونە لە سەرچاوێکی ئەرمەنی دێرین کە باسی ڕووداوەکانی 700 ساڵ پێش ئێستا دەکات و میریەزینی کوردی تەورێس بەمان ناو دەبات. وەرجێر لە کاتی وەرجێڕانە دەیکاتەوە بە کورد لەبەرەوەی کە سەرچاوەکان دەزانن ئەو کووردە، بەڵام دەقەکە بە ماد ناوی بردو. هەروەها لە سەرچاوێکی تردا مێژوونووسی ئەرمەنی حەیتومی کریاکۆس ئاماژە بە حوکمی ئەیوبیەکان دەکات لە میسر. ئەو دەڵێت دوای فاتمیەکان میدەکان دەسەڵاتی میسریان کەوتە دەست کە ئێستاکە بە کوردەکان ناو دەبرێت. یان بۆ نمونە یەکێک لە کەسایەتیە ئاینیەکانی خاچبەرستەکان بە ناوی ویلیەمی تایر کە زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر ئاماژە بە ڕووداوەکان دەکات، ئەو دەڵێت خۆمان لە بیرمان دێ کە جاران شاری ئورفە بە دەستمادەکانەوە بوو
واتە ئەو مەروانیە کوردەکانی بەمات داناوە و خۆشی بە قسەی خۆی هاوسەردەمیان بوو. هەروەها وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە کارنامەی ئەردەشیری پاپگاندا کە لە سەدەی شەشەمی زاینی دانووسراوە ئاماژە بە پادشای کوردی مادی دەکرێت. ئەم سەرچاوانە هیچ گومانێک ناهێڵنەوە کە مادەکان حکومڕانی کورد بوون، هاوشێوەی بابانی کورد، ئەردەڵانی کورد، زەنگەنەی کورد و بەدرخانی کورد. بەڵام لە هەمووی گرنگتر پەرتوکەکەی میکائیلی سریانیە لە ژێر ناونیشانی کرۆنیکی میکایل کە زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر نووسراوە و تۆماری مێژووی ڕووداوەکانە. میکایل قەشێکی بەناوبانگی سریان بووە و ئەو لە ساڵی 1926 زاینیدا لە شاری ماڵاتیەی باکووری کوردستان لەدایک بووە. لە پەرتوکەکەیدا بەپێی تێگەیشتنی ئەو سەردەمە مێژووی مرۆڤایەتی لە سەردەمی کۆنی بابلەوە نووسیوە تا دەگاتە ڕووداوەکانی سەردەمی خۆی و ئاماژەش بە پادشایەتی مادەکان دەکات. ئەو بەڕوونی چەند جارێک ئاماژە بەوە دەکات کە کوردەکان مادن، تەنانەت ئاماژە بە شەڕی کورد و تورک بە شەڕی ماد و تورک دەکات. بەڕوونی دەڵێت نەتەوەی ماد کە شەڕی لەگەڵ تورکەکاندا کردو و چەند جارێکیش بە کورد ناویان دێن. ئەو لە ئاماژەکردنی بە سەردەمی بابلی دێریندا لە بری کورد هەر بە ماد ناویان دێنێت، بەڵام دواتر لە ڕووداوەکانی سەردەمی خۆیدا ماد و کوردیش بەکاردەهێنێت و بەڕوونی دەڵێت ماد کوردن. گرنگی ئەم سەرچاوە ئەوەیە کە کابرا خەڵکی کوردستان بووە و لەگەڵ کورددا ژیاوە و جگەلەوە خوێندەوار و مێژوونووس بووە. بەپێی ئەوەی کە لە ناو کورددا ژیاوە زۆر ئەگەری ئەوەی هەیە کە کرمانجیشی زانی بێت. پەرتوکەکەی میکایلی سریانی بەڕوونی کوردیبوونی مادەکان یەکلا دەکاتەوە و دڵنیاشی دەکاتەوە کە کوردی ئەو سەردەمە ئاگاداری ڕابردووی مادی خۆیان بوون. بەو شێوەیە مادەکان حکومڕانی کورد بوون و نەتەوە نەبوون. ئەوان سەرەتا وەک حکومڕانی گوتەکان لە سەرچاوەکانە ئاماژیان پێکراوە. دواتر کە ناوی گوت گۆڕا بۆ کورد لە سەرچاوەکانیشدا بە هەمان شێوە ئەوان بوون بە حکومڕانی کورد. هۆکاری نەمانی ناوی مادەکان هەر بۆ ئەوە دەگەڕێتەوە. بە هەمان شێوە فارسەکانیش ئەخمینیەکان لای ئەوان ناوی نەما، بەڵام فارسەکان هەتاوەکو ئەمڕۆ هاوشێوەی کورد ناویان ماوەتەوە. جارێکی تر ئەمانە هیچ گومانێک ناهێڵەوە کە مادەکان هۆزیان بنەماڵەی حکومڕانی کورد بوون و نەتەوە نەبوون. هەر لەبەر ئەوەشە کە هەموو مادێک کورد بووە، بەڵام هەموو کوردێک ماد نەبووە. ئەوەش لەبەرەوەی کە سەردەمانێک هەندێک ناوچەی کوردی لە دەرەوەی حکومڕانی ناوچەی ماددا بوون. جابا بزانین مادەکان چۆن بوون بە دەوڵەت و ئیمپراتۆریەتێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆشبەختانە سەرچاوە یۆنانیەکان ئەم بابەتەمان تا ڕادێک بۆ ڕوون دەکەنەوە. ئەوان نزیکی 2500 ساڵ لەمەوبەر مێژوویان نووسیوە. ئەم مێژووە لەلایەن پیاوێکەوە نووسراوە بە ناوی هێرۆدۆت. هێرۆدۆت لە پەرتوکەکەیدا لەسەر مێژوو لە بەشێکیدا ئاماژە بە مادەکان دەکات. گرنگی ئەم سەرچاوە لەوەدایە کە نزیکی 100 ساڵ دوای ڕووداوەکە تۆمار کراوە، واتە زۆر دوور نەبووە لە ڕووداوی ڕووخانی مادەکان لەلایەن فارسەکانەوە. دیارە دوای 100 ساڵ هەندێک گۆڕان لە گێڕانەوەکاندا ڕوودەدات، بەڵام هێرۆدۆت ئەوەش ڕوون دەکاتەوە کە زانیاریەکانی لە مادەکان خۆیانەوە وەرگرتووە. هیرۆدۆت سەبارەت بە سەرەتای دروستبوونی دەوڵەتی ماد ئاماژە بە هەلومەرجی مادەکان دەکات. ئەو دەڵێت کە هۆزەمیدەکان لە ناویەکدا لە شەڕ و ئاژاوە و پاشاگەردانیدا دەژیان. هەتاوەکو کەسێکیان تێدا هەڵکەوت بە ناوی دیاکۆ. دیاکۆ پیاوێکی زیرەک بوو، ئامانجی سربەخۆیی کەوتووە مێشکەوە. ئەو دەیزانی چارەی سربەخۆیی دادوەریە و نادادوەریش ڕێگرە. لەبەرەوە لە گوندەکەی خۆیدا دادوەرانە مامەڵی لەگەڵ کێشەکانی خەڵکدا دەکرد. ئیتر وای لێهات خەڵکی گوندەکەی دادوەری دیاکۆیان پەسەند کرد و بۆ کێشەکانیان پەنایان بۆ ئەو دەبرد.
وردە دادوەری دیاکۆ بەناو خەڵکدا بڵاو بووە و خەڵکی گوندە میدەکانی تر لەبەر چاکی دیاکۆ ڕویان دەکردە ئەو. هێرودۆت دەڵێت مادەکان لەو هەلومەرجە گونجاویان بەردەوام بوون. دواتر کۆبوونەوەیەک ڕێکخرا کە تێیدا داواکرا مادەکان پاشایەک لە نێوان خۆیاندا بە کۆی دەنگ هەڵبژێرن. ئەوەش بۆ ئەوە بوو کە کاروباریان ڕێک بخرێت و لەو پاشاگاردانیە ڕزگاریان بێت. لە کۆبوونەوەکەدا مشتومڕێکی زۆر دروست بوو، بەڵام دواتر بە کۆی دەنگ دیاکۆ کرا بە پادشای مادەکان. ئەوەی مایی سەرنجە ناوی دیاکۆ ناوێکی زۆر دێرینتر لەو مێژوەیە. نزیکەی 600 ساڵ پێش دیاکۆی مادەکان لە کەرکووکدا و لە ناو هوریەکاندا ناوی دیاکۆ تۆمار کراوە. هەروەها لە لای ماناییەکانیش کە پێش مادەکان دەسەڵاتدار بوون لای ئەوانیش ئەو ناوە تۆمار کراوە. واتە ناوی دیاکۆ ناوێکی دێرینی باو باپیرانی کورد بوو و پێش دەستپێکردنی دەسەڵاتی مادەکان هەر ناوێکی ناسراو بووە. بەپێی هیرۆدۆت دیاکۆ بۆ بەهێزکردنی شانشینەکەی سەرەتا قەڵایەکی زۆر بەهێزی لە شاری هەمەدان دروست کردووە و کردوێتی بە بناغەی دەوڵەتەکەی کە 7 دیواری هەبوو و ئەو خۆی لە کۆشی ناوەڕاستی ئەو 7 دیوارەدا بوو. هیرۆدۆت هەندێک وردەکاری سەبارەت بە دروستکردنی پاشایەتی لە ناو مادەکاندا دەدات. ئەو دەڵێت کە دیاکۆ یەکەم کەس بوو لە ناو مادەکاندا کە خۆی لە خەڵک جودا کردەوە و تەنها لە ڕێگەی پەیامنێرێکەوە ئاڵوگۆڕی قسەی لەگەڵ خەڵکدا کردووە و قەدەغەی کردووە کە کەس لە بەردەمی تا پێ بکەنێت یان تف ڕۆبکاتە سەر زەوی. ئەوەش بە پێی هیرۆدۆت بۆ ئەوەی کە خۆی لە خەڵکە ئاسایەکە دوور بخاتەوە و بە چاوێکی جیاواز و وەک پادشا بیبینن. واتە پێی وا بووە ئەگەر لەناو خەڵک نامێنێتەوە ئەوە ئەو سامە پاشایی نامێنێت. دیارە دیاکۆ مەبەستی ئەوە بووە کە سەرەتای پاشایەتی لە ناو کووردە دێرینەکاندا دەست پێ بکات. ئەوەش کتوپڕ کارێکی ئاسان نەبوو. دەبوو هەندێک گۆڕانکاری لە ڕێوڕەسم و مامەڵەکردنی خەڵکدا بکات. مادەکان وردە ناوچەکانی خۆیان خستە شێردەستیان و ئیتر ئاشووریەکان وەک جاران نیان دەتوانی کێرش بۆ ناوچەکانی ئەوان بەرن. دواتر ئاشووریەکان کەوتنە بەر هێژی مادەکان. تا دواتر لە ساڵی 612 پێش زایندا لە ژێر سایی کەیخوسرە و بە هەماهەنگی لەگەڵ سوپای بابلیدا کۆتایی بە حکمی ئاشووریەکان هێنرا. ئاشووریەکان بۆ چەندین سەدە بوو لە حکومڕانی بەردەوام بوون. بەو جۆرە مادەکان ئیمپراتۆریەتێکی گەورەیان دەست پێ کرد کە نەتەوەکانی وەک فارس و ئەرمەن و ئەشکانی و چەندینی تر لە ساییدا لەژێر حکومڕانی ئەواندا بوون. ئەوان ئیمپراتۆریەتەکەیان بەشێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتبووە. بەڵام دوای زیاتر لە 100 ساڵ و لە ساڵی 550 پێش زایندا فارسەکان بە سەرکردایەتی کۆڕژ کۆتاییان بە باڵادەستی مادەکان هێنا کە بە پێی هێرۆدۆت 128 ساڵی خایاندووە. بەڵام ئەوەی هەتاوەکو ئەمڕۆ لە ناو کووردا هەڵە تێگەیشتنی لەسرە ئەوەیە کەوا دەزانرێت دوای ئەوەی کە مادەکان لەلایەن فارسەکانەوە ڕوخێنران وا دەزانرێت کە مادەکان بۆ هەتایی لە ناوچوون. و زۆر جار نووسەری کورد لە پەرتوکەکانیانە دەنووسن و ئاماژە بەمە دەکەن دەڵێن کورد 2500 ساڵە سربەخۆیی لە دەستداوە. لە ڕاستیدا ئەمە هەڵەیەکی گەورەیە. ڕاستیەکەی ئەوەیە کە مادەکان پاشای خۆیان مایەوە، بەڵام پێشتر پاشای مادەکان پادشای پاشاکان بوو، بەڵام دوای ئەو شکستیان بەرامبەر فارسەکان پاشای فارسەکان بوو بە پادشای پاشاکان و هی مادەکان بوو بە پادشای دووهەمین. سەرڕایەوە ئەو سەرکەوتنە بە ئاسانی بۆ فارسەکان
نەچوە سەر. ئەوەش بەهۆی ئەوەی کە فارسەکان ڕاستە دەسەڵاتی دنیاییان گرتە دەست، بەڵام دەسەڵاتی دینی هێشتا لە دەستی مادەکاندا بوو. دەسەڵاتی دینی مادەکان لە ڕێگای هۆزێکە بوو، هۆزێکی ئاینی کە بە مغ ناسراو بوو. واتە هاوشێوەی شێخەکانی ئەمڕۆ دەبوو بە خوێن مغ بوویتایە، واتە پشتاپشت مغیت بۆ دەمایەوە. هەر بۆیە مادەکان چەندین هەوڵیان لەم ڕێگایەوە دا و ئەوەش بۆ وەرگرتنەوەی دەسەڵات لە دەست فارسەکان. یەکێک لەو هەوڵانە لەلایەن مغێکەوە بوو بە ناوی گومەتە. گومەتە وردە وردە دەسەڵاتی بۆ مادەکان گەڕانەوە و لە هەوڵی بەهێزکردنی ئەواندا بوو. هەوڵی گومەتە هەڕەشێکی جدی بوو بۆ فارسەکان. ئەوان نەیان دەزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەسەڵاتە بکەن کە تێکەڵێکی دەسەڵاتی دینی و دنیایی مغەکان بوو. کوشتنی مخ کارێکی ترسناک بوو، کەس پێی هەڵنەدەستا. لەبەرەوە فارسەکان نەیان دەسانی چۆن گومەتە کوژن. ئەوان لە نەفرەتی خوداکان و پیرۆزی ئاینی مغەکان دەترسان. لەبەرەوە سەرکردەی حەو هۆزی فارس لەو هەوڵەدا بەشدار بوو. دواتر ئەوان وریاندایە بەرخۆیان و چوونە سەر گومەتە و کوشتیان. کوشتنی گومەتە هێندە گرنگ بوو بۆ فارسەکان، ئیتر دوایەوە بەردەوام بوون و چەندین مغیتری مادیان کوشت. ئەم ڕۆژە زۆر گرنگ بوو بۆ فارسەکان، لەبەرەوە هەموو ساڵێک ئەو ڕۆژەیان یاد دەکردەوە و مغەکان لەو ڕۆژەدا خۆیان دەرنەدەخست. ئیتر دواتر پادشای فارس بوو بە پادشایی پادشاکان و پادشای مات تەنها پادشا. ئەوەی کەمای سەرنجە ئەمڕۆ سێ گوند لە کوردستان بە ناوی گومەتەوە هەن. یەکێکیان نزیک قەرەداغ بە ناوی گومەتە و دووهەمیان گومەتە گەچ لە نزیک بازیان لە پارێزگای سلێمانی و سێهەمیان لە نزیک کرماشانە لە ڕۆژهەڵاتی کوردستان. هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەم ناوە هەر هەمان ناوە، بەڵام هۆکاری ناونانی ئەو گوندانە چەند ئەگەرێکی هەیە. یەکێک لەوانە ئەوەیە پادشا و مغی مەزن گومەتە کە کوژراوە لە ناو هەموو نەتەوەی کووردا بابەتەکە بڵاو بووتەوە و بووە بە داستان و سێ گوند بە ناویەوە ناونراوە گومەتە. ئەوەی ئەمە دووپات دەکاتەوە هێرۆدۆت دەڵێت کاتێک کە گومەتە کوژرا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیان ناخۆش بوو جگە لە فارسەکان، کەوە ئەو ئەگەرە بەهێزتر دەکات. وەک پێشتر ئاماژەی پێکرا، دوای ئەوە پاشای فارسەکان بوو بە پاشای پاشاکان و پاشای مات پاشای بچووکتر. بەڵام بۆ مێژوو حکمی فارسەکانیش زۆری نەخایەن. ئەوان 220 ساڵ لە حکومڕانی بەردەوام بوو. لەبەرەوەی لە سەدەی چوارەمی پێشزایندا یۆنانیەکان بە سەرکردایەتی ئەسکەندەری مەقدۆنی سوپای فارسیان تێکشکاند و کۆتاییان بە ئیمپراتۆریەتەکەیان هێنا. دواتر ئیمپراتۆریەتێکی نوێ هی یۆنانی بە ناوی سلووقی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەستی پێک. تەنهانەتەوە کە لە سەردەمی یۆنانیەکانە توانی سەربەخۆیی خۆی بێڵێتەوە کورد بوو. ئەو سەردەمە فارسەکانیش لەژێر دەستی یۆنانیەکاندا بوو. کورد لەژێر سایەی پادشایەکی مادیدا بە ناوی ئاتەرپاس کە هاوکاری ئەسکەندەری مەقدونی بوو، توانی لە بەشێکی خاکەکەیدا کە ئەمڕۆ بە ئازەربایجان ناسراوە سەربەخۆیی خۆی بهێڵێتەوە. وڵاتی ئازەربایجان پێشتر بەو ناوە نەدەناسرا. ئەو وڵاتە پێی دەوترا مانیا بە ناوی حکومڕانەکانەوە کە مانایەکانیان پێدەگوتن. بەڵام دواتر کە پاشای مات ئاتەرپاسیان حکومڕانی وڵاتەی کرد،
ناوەکەشی گۆڕا بە ئاتەرپاسیان کە بە زمانی مادی و کوردیش هەر مانایی وڵاتی ئاگرپارێز دەدا کە ئەمڕۆ بە ئازربایجان ناسراوە. سرابۆی مێژوونووسی یۆنانی نزیکی 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بەوە دەکات کە پاشای مادی کە ناوی ئاتەرپاس بوو بەشێک لە وڵاتی مادی پێدرا و ئەو تەنها کەس بوو کە توانی سربەخۆی وڵاتەکەی بێڵێتەوە. دواتر وڵاتەکە بە ناوی ئەوە ناونرا ئاتەرپاسیان. ئەو ڕاستیە لەلایەن یاقوتی حەمەویشەوە دووبارە دەکرێتەوە. ئەو دەڵێت ناوەکە لە ئازەرپازی کوڕی ئەژدەهاکەوە هاتووە. ئەو ناوەی یاقوتی حەمەوی ئاماژەی پێدەکات هەر گۆڕاوی ناوی ئاتەرپاسە کە یۆنانیەکان ئاماژیان پێکردووە و یاقوت ناوەکە بە ئاگرپارێز لێک دەداتەوە. وتەکانی یاقوتی حەمەوی بۆ چوونی مێژوونووسی ئەرمەنی موسای خۆرین دووپات دەکەنەوە کە ئەو نزیکی 1500 ساڵ لەمەوبەر ئاماژە بە مادەکان دەکات لە ناوچەی ئەژدانکان لە ئازربایجان. ئەو دەڵێت خەڵکە مادەکان لە گۆرانیەکانیاندا خۆیان بەستۆتەوە بە دواپاشای ماد ئەژدەهاک و ناوی ئەو شوێنە پەیوەست بۆ بە ناوی ئەژدەهاکی دواپاشای مادەوە. واتە بەپێی گێڕانەوەکە و ناوەکەی پاشا و دامەزرێنەری شانشینی ئازەربایجان ئاتەرپاسی کوڕی ئەژدەهاک خۆی بەستۆتەوە بە دواپاشای مادەوە. سەرڕای ئەوەی کە زیاتر لە 200 ساڵ لە نێوان ئاتەرپاس و ئەژدەهاکی دواپاشای مادە هەبووە، بەڵام دیارە ئەو لە بنەماڵی پادشایی ماد بوو و خۆی گەڕاندۆتەوە بۆ ئەژدەهاکی دواپاشای ماد. واتە نزیکی 1500 ساڵ لەمەوبەر لە گوندی ئەژدانکانی ئازەربایجاندا خەڵکەکەی لە ڕێگای لاوکەوە خۆیان بە ئەژدەهاکەوە بەستۆتەوە. بەو جۆرە تاجی پادشایی مادەکان لە ناوجەرگەی وڵاتی مادەوە کە ناوچەکانی کەلهوڕ و لوور و لەک بوو گوێزرایە بۆ ئازربایجان. جا لەبەرەوەی مادەکان نەتەوە نەبوون وردە وردە ناوی مات لە بەشەکانی کوردستاندا کەم بووە، بەڵام لە ئازربایجاندا بەردەوام بوو. ئازربایجانەکان دراوسێی ئەرمەنیەکان بوون، لەبەرەوە لە سەرچاوە ئەرمینیەکانیشدا هەمیشە ناوی کورد بە مات هاتووە، ئەوان بە کوردیان وتووە مات. هەتاکو ئێستا باسی بنەچەی ماد و چۆنەتی دەستپێکردنی دەوڵەتەکەمان کرد. بە ئایا مادەکان بە کام زمان قسەیان کردو؟ لە ڕاستیدا هیچ دەقێکی درێژی مادی بەجێ نەماوە، بەڵام بە پێوەی مادەکان سەرەتا ناوجەرگەی دەسەڵاتیان ڕۆژهەڵاتی کوردستان بوو، بۆیە لەژێر دەسەڵاتی ئەواندا زاراوەکانی وەک کەلهوڕی و لووڕی و لەکی و هەورامی بە شێوە کۆنەکەی قسەی پێکراوە. دواتر لەگەڵ فراوانبوونی دەسەڵاتیانە هەموو زاراوە کوردیەکان لەژێر دەسەڵاتی مادەکاندا قسەی پێکراوە. خۆشبەختانە لە ناو دەقەدێرینەکاندا زمانەوانەوان چەندین دەربڕین و وشەی مادیان دەستنیشان کردووە. کاتێک سەیری ئەم وشانە دەکەین بۆمان دەردەکەوێت کە لە زۆر ڕوەوە لەوانە ڕێزمانی زمانی کوردی ئەمڕۆ هەر زمانی مادیە بە شێوە نوێکەی. بۆ نمونە ئامرازی ناسینی کەی کوردی نوێ لە وشەی مادی سایڤاکەدا دەردەکەوێت کە وشەکە مانای ساواکە دەدا. پاشگیری جێناوی بزوێن لە کوردی نوێدا هاوشێوەی زمانی مادیە. بۆ نمونە وشەی مادی سوخرە مانای وشەی کوردی نوێی سوورەی هەیە، یان وشەی ئەسپۆکە بە مانای ئەسپۆکەی کوردی دێت، لەبەرەوەی کە لە زمانی مادیدا نازناوی بچووکردنەوەی ئەسپەکە هەر لە ڕێگای پاشگیری ئۆکەی کوردیەوە. لێرەدا چەند وشەیەکی هاوبەش لە نێوان زمانی مادی و کوردی داخراوەتە ڕوو تەنها لە ناو ئەو وشانەی کە پەیوەستن بە ئەسپە. ئەسپە ئەسپ، ئەسپەشا ئەسپەشێ، ئەسپ ئەستا ئەسپ هەستی، ئەسپە دڕدا ئەسپە زرد، ئەسپانژیرە ئەسپانژیرە، ئەسپ فەیسانە ئەسپ وەسێنە،
خرب ئەسپە خرپە ئەسپە، پەڕ و ئەسپە پڕە ئەسپە، زەڕی ئەسپە زێڕی ئەسپە. لە ڕاستیدا سەدان وشەی تریش هەن کە لەگەڵ کوردی ئەمڕۆدا هاوشێوە و هاومانان. یان بۆ نمونە دەسەڵاتدارێکی مادی لە ساڵی 1970 پێش زایندا ناوی بە میتراکو تۆمار کراوە کە مانای میسراکی دەدات و لەسەر بنەمای ناوی خوداوەندی میترا ناوی پاشاکە دروست کراوە کە ئەوە خوداوەندی مادەکان و پێش ئەوانیش هیهوریەکان بوو. ئەوەی مای سەرنجە هۆزێکی کورد لە سەردەمی ئیسلامدا ناوی میهراکی بووە کە ئەویش هەر میتراکیە بە شێوە عەرەبیەکەی تۆمار کراوە. هەروەها ئەمڕۆ ناوی میهراکۆ هەر هەمان ناوی میتراکۆیە و هێشتا لە ناوماندا بەکاردەهێنرێت. واتە ناوێک کە زیاتر لە 2700 ساڵ لەمەوبەر هەبووە و زیاتر لە 1000 ساڵی لەمەوبەر لە سەرچاوەی ئیسلامیدا تۆمار کراوە و ئەمڕۆژ هەمان ناومان لە ناواندا ماوە. ناوەکە بە درێژایی مێژوو لە ناوی خوداوەند میترا و پاشگری کەی کوردی دروستکراوە کە ئەمڕۆ هەر بۆ مەبەستی جیاواز لە کوردی داماوە. جگە لەو بابەتە ڕێزمانی و ئەو شانەی کە ئاماژەمان پێکرد، دەستنووسێک لە کڵێسایەکی ئەرمەدینا دۆزراوەتەوە کە نزایەکی کریسیانیە. بەرواری دەستنووسەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1430 بۆ 1446 واتە 600 ساڵ لەمەوبەر، بەڵام لە دەقێکی کۆنترەوە کۆپی کراوە واتە مێژوەکەی لە 600 ساڵ زیاترە. لەسەر یەکێ لە نزاکان نووسراوە زمانی مادی. جا بەیەکەوە بابزانین زمانی مادی نزاکە چۆن بووە. دەقی نزای کڵێسەکە کە بە زمانی مادیە ئەمەی لەسەر نووسراوە: پاکش خودێ، پاکش زام، پاکش بە مەرگ، کۆی هاتی خاچێ ئسکرمە ڕەحمەتە. خودای پاک، خودای بەهێز، پاکژی نەبەر کە لەبەر ئێمە لە خاش درای بە زەیەکت پێماندا بێتەوە. ئەمە وەرگێڕاوی ئەو دەقە میدیەیە بە زاراوەی سۆرانی. واتە دەقێک کە بە زمانی مادی دانراوە، کوردیەکە کە کوردێکی ئەمڕۆ لی تێدەگات. بەو جۆرە دەردەکەوێت زمانی مادی لە دەقەکاندا هەموو زاراوەیەکی کوردی گردوتەوە. ئەمانە هەمووی ئەوە دووپات دەکەن کە زاراوە کوردیەکان سەر ڕای جیاوازیان هەمویان بە زمانی مادی دانراوە. بەڵام کە ئەوان کورد بوون بە کوردی دوابێتن، پرسیارەکە ئەوەیە: ئایا کورد لە ڕابردوودا زانیوەتی نەوەی مادەکانە؟ بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە، ئەبێ جاری تر پەنا بۆ سەرچاوەکان بەرین. لە بەڵگەنامێکی شارەزووردا کە لە ناو بنەماڵی بڵباسەکانی شارەزووردا هەڵگیراوە و لە 900 ساڵەوە دەست پێ دەگات هەتاوەکو 150 ساڵ لەمەوبەر، لە ناو بەڵگەنامەکەدا ناوی شارۆچکەی خورماڵ بە خۆرمات لێکدراوەتەوە. دەقەکە دەڵێ خۆر مانای ڕۆژە و ناوی کچی پاشایەک بووە بە ناوی مات، بەو جۆرە ناوەکە بووە بە خۆرمات. هەرچەندە کە ئەمڕۆ بۆ چوونی جیاواز لە سەرچاوەکاندا سەبارەت بە بنەچەی ناوی شارۆچکەی خورماڵ هەیە، بەڵام لێکدانەوەکە و بەکارهێنانی ناوی مات ئەوە نیشان دەدات کە کورد ئاگاداری ڕابردووی مادی خۆی بووە، تەنانەت بۆ لێکدانەوەی ناوی شوێنیش بەکاری هێنا. جگەلەوە شاعری کورد نیزامی گەنجەیی لە شعرەکانی ناو ئەسکەندەرنامەکەیدا ئاماژە بە جەنگی نێوان ئەسکەندەر و ڕووسەکان دەکات لە سەدەی 4 پێشزایندا. ئەو دەڵێت کە پادشایەکی کوردی مادی نەژاد بە ناوی دەواڵی هاوکاری ئەسکەندەری کردووە و سەرکردایەتی سوپایی کورد و ئەرمەنی کردووە. هەروەها وەک پێشتر ئاماژەی پێکرا، یەکێک لە کەسایەتیە ئاینیەکانی خاچپەرستەکان کە مێژوو نووسیش بووە بە ناوی ولیەمی تایر و لە دایکبووی شاری قودس بووە، زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر ئاماژە بە ڕووداوەکان دەکات. ئەو دەڵێت خۆمان لە بیرمان دێ کە جاران شاری ئورفە بەدەست مادەکانەوە بوو، واتە ئەو مەروانیە کوردەکانی بە ماددانەوە. ئەگەر کەسێکی بنەسەر ڕۆژ ئاوایی ئەو کات ئاگادار بوو بێت کە کوردەکان مادن، بە دڵنیایی ئەو کات کوردخۆشی ئاگاداری ئەو مێژوە بوو، بە تایبەت مەروانیەکان کە میرانیان خوێندەوار و خاوەندە سەڵاتی گەورە بوون.
کەواتە ئەم سەرچاوانە ئەوە دووپات دەکەنەوە کە جاران کورد ئاگای لە ڕابردووی مادی خۆی بوو. پرسیارێکی تریش دێتە ئارەوە. ئەگەر ئیمپراتۆریەتی مادەکان هێندە مەزن بوو بێت، ئایا چۆن دەکرێت هیچ شوێنەوارێکیان لێبەجێ نەما بێت؟ ڕاستیەکەی چەندین قەڵاو و کاری هونەری نایەبیان لێبەجێ ماوە. ئەمڕۆ لە ناو شوێنەوارناساندا هونەری مادی هونەرێکی دەستنیشانکراوە و لە چەندین سەرچاوەدا ئاماژەی پێکراوە. ئەمانەی کە دەیبینن نمونەی ئەو کارە هونەریانن کە لە مادەکان بەجێمە. جگە لە کاری هونەری، مادەکان چەند قەڵایەکیان لە ڕۆژهەڵاتی کوردستان دۆزراوەتەوە کە زۆر لایەنی تەلارسازیان دەخاتە ڕوو. ئەم قەڵایانە کاری کنەوپشکنیان تێدا کراوە و چەندین لێکۆڵینەوەیان لەسەر نووسراوە. بۆ نمونە ئەمە وێنای قەڵای نۆشیجان یاخود نوشیجانە. هەروەها ئەمەیان وێنەی قەڵای گودین تەپێ. ئەمڕۆ هەڵەتێگەیشتنێکی زۆر گەورە لەسەر کاریگەری مادەکان لەسەر شارستانیەتی فارسەکان لە ئارادایە. لە ڕاستیدا شارستانیەتی فارسەکان لەژێر کاریگەری مادەکاندا دروست بووە و زۆربەی سەرچاوەکان لەسەرەوە کۆکن. بنەچەی شارستانیەتی فارسی هی مادەکان بووە. ئەم ڕاستیە لەلایەن مێژوونووسانی یۆنانیەوە ئاماژەی پێکراوە. نزیکی 2000 ساڵ لەمەوبەر سرابۆ سەبارەت مادەکان دەڵێت زۆر لە دابوونەریتیان هاوشێوەیە لەگەڵ ئەرمەنیەکاندا بەهۆی هاوشێوەیی ئەو وڵاتەی کە تێیدا دەژین. بەڵام مادەکان لە پێش ئەوانەوە خاوەنی ئەو شتانە بوون و هەروەها پێشتریش داویانە بە فارسەکان کە پێشتر حکومڕانیان دەکردن و بەسەریان ئازاڵ بوون لە ئیمپراتۆریەتی ئاسیادا. سرابۆ بەردەوام بێت و دەڵێت ئەوەی کە ئەمڕۆ پێی دەوترێت هونەری تیربازی و ئەسپسواری، دابوونەریتی دیوەخانی پادشایی، جلوبەرگی فەرمی و ڕێزی گەورە کە بۆ خوداوەندەکان دەگونجێت و لەلایەن خەڵکەوە دەکرێت بۆ میرەکان، فارسەکان زیویانە. ئەمانە فارسەکان لە مادەکان وەریان گرتووە. ئەو ڕاستیە بە تایبەت لە جلوبەرگیاندا دەردەکەوێت. کڵاو، کراسی قۆڵدرێژ و شەروال کە گونجاوە بۆ لەبەرکردن لە شوێنی سارد و باکووردا وەکو ئەوەی میدیا، بەڵام بە هیچ شێوەیەک بۆ خەڵکی باشوور گونجاو نییە. وەک ڕوون بۆ لێرە سرابۆ ئێوێ بڵێت فارسەکان هەموو شتێکیان لە مادەکان وەرگرتووە، تەنانەت جلوبەرگی مادەکان کە بۆ چیا و شوێنی سارد گونجاوە، فارسەکان ئەوەشیان وەرگرتووە سەرڕایە ئەوەی کە ئەوان لە شوێنی گەرمتریشدا دەژین. هەروەها ئەمە لە نووسینیشدا ڕەنگی داوەتەوە. ئەو ئەلفوبێیی کە فارسی کۆنی پێنووسراوە، ئەو لێکۆڵەرانەی کە کاری جدیان تێدا کردووە، پێیان وایە کە لە بنەچەدا ئەلفوبێی مادەکان بووە و فارسەکان لەوانیان وەرگرتووە و دەقەکانیان لەسەر بەر پێنووسیوە. ئەمانە هەمووی ئەوە دووپات دەکەنەوە کە فارسەکان لەژێر کاریگەری فەرهەنگی مادەکاندا بوون و لەوانیان وەرگرتووە. ئەو ڕاستیە بەڵگەی شوێنەواریش پشتگیری دەکەن. لە لێکۆڵینەوەیەکدا کە لەسەر شوێنەوارە فارسی و مادەکان کراوە، ئەو ڕاستیە دووپات دەبێتەوە کە سرابۆ نزیکی 2000 ساڵ لەمەوە پێش ئاماژەی پێکردووە سەبارەت بە کاریگەری فەرهەنگی مادەکان لەسەر فارسەکان. ناونیشانی لێکۆڵینەوەکە بە کوردی دەبێتە ڕۆڵی مادەکان لە تەلارسازی ئەخمینیەکاندا کە لەلایەن مایکل ڕۆوفۆ نووسراوە و ئەوە دووپات دەکاتەوە کە مادەکان لە ڕووی تەلارسازیشەوە کاریگەریان لەسەر فارسەکان هەبووە. پوختەی بابەدەمەیە. مادەکان بنەماڵەیەکی کورد بوون و ئیمپراتۆریەتێکی مەزنیان نزیکی 2600 ساڵ لەمەوبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دامەزران. ئەم ئیمپراتۆریەتە بەردەوام بوو. دواتر فارسەکان نزیکی 2500 ساڵ لەمەوە پێش ئەو ئیمپراتۆریەتیان ڕوخان و
پاشای فارس بوو بە پاشای پاشاکان و پاشای مات پاشای بچووکتر. بەڵام دواتر سوپای ئەسکەندەر یۆنانی ڕووی کردە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و فارسەکانی تێکشکان. ئەو کات تەنهانەتەوە کە توانی سەربەخۆیی پارێزێت کورد بوو. ئەوەش لە بەشێکی وڵاتی خۆیان لە ئازربایجان کە بە ناوی پادشایەکی مادەوە کە ناوی ئاترپاسیان بوو بەردەوامی درا بە حکمی دەوڵەتی مادەکان. پاشای مادەکان لە ئازربایجان هەتاوەکو سەدەی سێمی زاینی حکومڕان بوون، واتە هەتاوەکو 300 ساڵ پێش هاتنی ئیسلام. بەهۆی ئەم پێشینەوە دوای ئیسلامیش کورد دەسەڵاتداری سەرەکی بووە لە وڵاتی ئازربایجاندا. واتە دوای ڕوخانی مادەکان لەلایەن فارسەکانەوە مادەکان لەژێر هەمان ناودا بۆ ماوەی 800 ساڵ حکومڕان بوون. بەڵام بەشێکی ئەم حکومڕانی پاشامادەکان لە وڵاتی ئازربایجاندا بووە. جگەلەوە مادەکان پاژماوەی قەڵاکانیان ماوە و ئەم قەڵایانە لێکۆڵینەوەیان لەسەر کراوە. هەروەها کاری هونەری مادەکان دۆزراوەتەوە و لە ناو پسپۆڕاندا هونەری مادەکان هونەرێکی دەرک پێکراوە. بەپێی بەڵگەکانیش مادەکان بە زاراوەی جیاوازی کوردی دواون و ئەو زاراوانە بەپێی ئەو ناوچانە بووە کە مادەکان حکومڕانیان کردو. هەوڵی ناسینی مادەکان ئەوەمان بۆ دەخاتە ڕوو کە ئێمەی کورد هێشتا تا چ ڕادێک نائاشناین بە ناسنامەی یەکێک لە باو باپیرە هەرە گرنگەکان. باو باپیرانێک کە شارستانیەتێکی گەورە و ئیمپراتۆریەتێکی جیهانیان دامەزراندووە و کاریگەریان لەسەر شارستانیەتی مرۆڤایەتی بەجێهێشتووە. بەرنامەی خۆناسین لە هەوڵی پڕکردنەوەی ئەو بۆشاییەدایە بە متمانەکردنە سەر بەڵگەنامە مێژوویەکان. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.